سەرەتاش هەواڵەوەرشیەکان بە هەواڵ و زانیاریەکانی خولی نایابێتەوە پێی کوردستان دەست پێ دەکەین و سەرەتاش دەشمە لای پەیامنێرمان ئەردەڵان محەممەد لە شاری سلێمانی سەبارەت بە یاریگواستنەوەی زانیاریەکان لە یاری نێوان یانی نەورۆز و یانەی زێرەڤانی. ئەردەڵان سڵاوی خوات لەبێت. سڵاوی خوا لە تۆ کاگیفان. زانیاریەکانی یانی نەورۆز و زێرەڤانی بەکوێ گەشتن؟ بەڵێ وەک خۆشتان ئاماژەتان پێش کەمێک پێش ئێستا یاری نێوان هەردوو یانی نەورۆزی ڕێکەمی خولی کوردستان و یانەی زێرەڤانی دووەمی ڕیزبەندی تەواو بوو بە سەرکەوتنێکی گرنگی یانەی نەورۆز بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک. هەر یارێکەشتا یاریزانانی یانەی نەورۆز نەیەتوانی سوود لە گۆڵی چوارم ببینی کاتێک لێدانێکی سزان لە دەستا. بەڵێ ئەردەڵان ڕێژەی ئامادەبوانی هاندەران چەند بوو لە یاریەکەدا؟ وەک خۆشتان پێشتر ئاماژەشمان پێەیە بە پێچەوانەی یاریەکانی پێشووە ئەمڕۆ هاندەرێکی زۆری شاری سلێمانی و یانی نەورۆز لە یاریگادا ئامادە بوون کە بووە هۆکارێکی سەرەکی بۆ بردنەوەی یانەی نەورۆز و زیاتر پێگەی خۆی لە یەکەمی ڕیزبەندی قایمترکە بۆ زیانیاری زیاترش لەسەر ئەو بردنەوەی ئەمڕۆیان. ئێستا ئەرسەلان جەلال ڕاهێنەری یانەی نەورۆزمان لەگەڵایە. کاگەر سەلانم کاتۆ باش. کاگەر سەلان وەک ئەبینین لە سادەیانەی نەورۆز بەبێ ڕکابەری لە یەکەمی ڕیزبەندی خولەکەدا خۆی بینێتەوە. جەنابتان کۆمێتان لەسەرم یاری ئەمڕۆ بەرامبەر یانەی زێرەڤانی چی بوو کە یارێکی زۆر گرنگ بوو بۆ یانەی نەورۆز و توانیشتان بەتەنیا لە سەر و ڕیزبەندی خولەکەدا بمێنەوە؟ بەناوی خی گەورە و میهرەبان پێشەشی سوپاسی خی پەروەردگارەکەم بۆ ئەم سەرکەوتنێکە ئەمڕۆژ دیسان دووبارە پێی بەخشین. دیارە ئێمە ئەمڕۆ یاریزانەکانمان ئەتوانم بڵێ ماستێکی باشیان پێشکەش کرد هەرچەندە ئێمە ئەمانزانی ئەمڕۆ ڕوبەڕووبوونەوەیکی بەهێزە لەگەڵ یانەیەکی بەهێز کە چەندین ساڵە خولی کوردستانی دەستەبەر کردووە. ئەمە لەو هەفتەی ڕابردوو زۆر کارمان لەسەر ئەم خاڵە بەهێز و خاڵە لاوازانە کرد کە لەگەڵ زێرەڤانی ڕوبەڕوو ئەبینەوە. سوپاس بخوا یاریزانەکان توانیان ئەم ئەوەی کە ئەمانەیە بە شێوەیەکی باش جێبەجێ بکەن و کە سەرەڕای ئەوەی لە گۆڵێک کەوتینە یەکەم جار زێرەڤانی گۆڵی کرد بەرام توانیان 3 گۆڵ بکەن و هەڵی پەنەرتەکە شانستان بەڵام سوپاس بخوا توانیمان ئاستێکی باش پیشام دێنەوە. سوپاسی و هاندەرە بە ڕێزانەشەکەم کە ئەمڕۆ بە شێوەیەکی باش لە یەکەم ساتی یاریەکەەوە هاندەرمان بوون. کاگەر سەلان وەگە بینیمان لە کۆتایی گەمی دووەمی یاریەکەدا بینیمان بەهۆی هەندێک هاندەرەوە یاری زانان و سافی ڕاهێنەری یانەی زێرەڤانی ویسیان کەشی یاریەکە تۆزێک بەلای خوانە ڕاکێشن. ئێوە ئەو مووقیفە یانەی زێرەڤانی چۆن نەخوێنەوە کە هاتنە ناو یاریگا و یاریان وەسان کاریگەری کردە سەریانەکەتان؟ سەرەتا ئەمەی کە ڕوویدا ئەمە شتێکی زۆر گەورە نەبوو شتێکی ئاسایی بۆ هەندزار خۆ دەبینی هەندزار هاندەر لە خۆشی و ناخۆشیەکەمێک ئەم حاڵاتانە دووبارەکەن بەڵام ئەوەی یانەی زێرەڤانی من لێرەوە ئەتوانم داوای لێبردنیان لێ بکەین چونکە هاندەر جار وایە شتێک حاڵاتێکە بەڵام ئەمە هیچ کاریگەری لەسەر یاریزانەکانمان نەبوو و هیچ کاریگەری لەسەر یاریەکەش نەبوو خۆتان بینیتان شتێکی زۆر ئاسایی بوو. ئیتر کاوانیش ئەم حاڵاتیان خۆستەوە بەڵام لەخوا بەزیاد بێ شتەکە کاریگەری نەبوو یارێکە بە شێوەی ڕێکوپێک بەڕێوە. کاکەر سەلام وەگە بینین یاریەکانی خولی کوردستان چەند هەفتەیەکی گرنگی ماوە. ئێوەش وەکو یانەی نەورۆز کە یانەی لە شاری سلێمانی و ماوەی چەند ساڵە ڕیزبەندی خولی کوردستانی یەک جانێکیانی شاری سلێمانی بەخۆ نەبینیوە تا چەند لە تیپەکە و دڵنیا کە پارێزگاری لەم ڕیزبەندیە بکەن و بتوانێت نازناوەکە بۆ یەکەم جا بێنە شاری سلێمانی. بەناو ئینشاءڵڵا من بەڵێن بە هاندەران دێن پشت بەخوای گەورە لەسەر ئەم بەرنامەی کە دامان ناوە بە شێوەیەکی باش بەردەوامە بین. سوپاسی سەرۆکی یانە و ئیدارەی یانەکەشەکەین کە پاپشتێکی زۆرمان بوون بۆ ئەوەی کە بتوانین لەم حاڵەتە بەردەوام بین و من ئینشاءڵڵا بەڵێنیان پێدەین کە لەسەر ئاستە بەردەوام بین و بتوانین بۆ یەکەم جار نازناوی خولی کوردستان بەدەست بین هەرچەندە چەند یاریێکی زۆریش ماوە یاریەکان بەهێزیی زۆر ڕوبەڕووبوونەوەی بەڵام ئینشاءڵڵا ئێمە پشت بەخوا و بە سیخە بەسەر یاریزانەکانمان ئەتوانین ئەنجام بەدەست بێنین. کاگیڤا من ئەگەڕێمەوە بۆ لای جەنابە گە پرسیارێکتان نەبێ. زۆر سپاس بۆ ئەردەڵان محەممەد کە لە شاری سلێمانی و لە یاریگای زانکۆ کە یانی نەورۆز ئەمڕۆ یاریدا تێدا کرد و سەرکەوتنی بەدەستیانە. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی.